يعني هذه محاولة لشيطنة الدولة العراقية. نهێنیەکانی پارتی و یەکێتی و نزار خەزرەجی بەکوێ دەگەن؟ پارتی و یەکێتی لەسەر ئاستی باڵاپاکانیان بۆ کردو بەرگریان لێکرد کەچی خۆی دانی بە هەموو شتێکدانا. نزار خەزرەجی جەلادەکەی ئەنفال، ئەو پیاوەی کە حیزبە کوردیەکان ویستیان بە بێتاوان نیشانی دنیای بدەن. نزار خەزرەجی کە خاوەنی پلەی سەربازی فەریق ڕوکن بوو، سەرۆکی پێشووی ئەرکانی سوپای عێراق و گەورە بەرپرسی ڕژێمی بەعەز، لە دوایین دیداریدا لەگەڵ کەناڵی ئەلعەرەب کە کەناڵێکی عەرەبی جیهانیە و لە وڵاتی بەریتانیاوە پەخش دەکرێت، نکۆڵی لە چەند ڕاستیەکی حاشا هەڵنەگر کرد و ئەوەی ڕەت کردەوە کە تاوانەکانی ئەنفال و کیمیاباران لە دژی خەڵکی هەرێمی کوردستان کرابن. خەزرەجی زۆر بەڕاشکاوانە و بێ پێچ و پەنا بەرگری لە ڕژێمی بەعسی لە ناوچوو دەکات و دەڵێت ئەوەی باز دەکرێت لەبارەی ئەنفال و هەڵەبجەوە هەمووی دوورە لە ڕاستیەوە و مەبەستەی تەنها بە شەیتان ناساندنی دەوڵەتی عێراقی ئەو کات و ڕژێمی سەدام بووە. يعني هذه محاولة لشيطنة الدولة العراقية. أما الحقيقة كما قلت أنا، العمليات الثلاثة الأولى كانت لمتطلبات عسكرية محضة لمنع المسلحين الأكراد من مشاركة القوات الإيرانية في الحرب ضدنا، وقمنا بثلاث عمليات. فەریق ڕوکن نزار خەزرەجی کە لە کاتی ئەنجامدانی تاوانی کیمیابارانی هەڵەبجە و پرۆسە بەدناوەکانی ئەنفالدا سەرۆکی ئەرکانی سوپای عێراق بووە. لامیانی دیدارەکەیدا لەگەڵ کەناڵی ئەلعەرەب باز لەوە دەکات شاڵاوەکانی ئەنفال بە هیچ جۆرێک خەڵکی مەدەنیان نەکردوتە ئامانجوو، ئەوەی کە ئامانجی پرۆسەکە بووە پێشمەرگە و بەتایبەت هێزەکانی یەکێتی بوون کە ئەو بە چەکدارەکانی تاڵەبانی ناویان دەبات لەگەڵ هێزەکانی سوپای پازدارانی إيران كهاتبون ناوتشكا. وكان نقاتل في درب اندخان عندما هاجمها العدو الإيراني بمعاونة جماعة جلال الطلباني، فكنا عندما نقاتل في درب اندخان في ظهرنا كان اكو جبل قرداغ، وفي قمة قرداغ منطقة الأعلى من الجبل يسموها القوبيات، وفي هذه القوبيات كان تمركز المخربين. نزار خەزرەجی ئەگەرچی لە ساڵانی ڕابردوودا چەند جارێک ئەوەی ڕەت کردبووە کە دەستی هەبوو بێت لە تاوانی ئەنفالدا، بەڵام لەم دیدارەدا بەڕوونی باز لەوە دەکات ڕاستەوخۆ سەرپەرشتی پرۆسەی یەکەم و دووەم و سێمی ئەنفالی کردووە و پرۆسەکانی دیکەش لەلایەن عەلی حەسەن مەجیدەوە سەرۆکایەتی کراون. نزار خەزرەجی لە درێژەی دیدارەکەیدا چەند جارێک دەستەواژەی تێکدەر و خراپەکار و چەکداری ڕێگر بۆ پێشمەرگەی کوردستان و حیزبە کوردیەکان بەکاردەهێنێت و باز لەوە دەکات پرۆسەکانی ئەنفال و هێرشەکانی سەر هەڵەبجە بۆ ڕاگرتن و کۆتایی هێنان بووە بەو چەکدارانە. بەرپرسە باڵاکەی ڕژێمی بەعەز زۆر بەتوندی دژی ئەو داتا و ژمارانە قسە دەکات کە باز لە ژمارەی شەهیدان و ئەنفال کراوان دەکات کە هێزە کوردیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و چاودێرانی نێودەوڵەتی باسییان کردو و دەڵێت هیچ کام لەو ژمارانە ڕاز نین و هەموو ئەو قسانە تەنها بۆ بە شەیتان ناساندنی دەوڵەتی عێراق و ڕژێمی بەعەز بووە و پرۆسەکانی ئەنفال ئامانجێکی دیاریکراویان هەبووە لە ناوچەیەکی دیاریکراو کە هەرگیز هێندە دانیشتوانی نەبووە. نزار خەزرەجی کە یەکێکە لە ئەفسەرە پلەدارەکانی سوپای عێراق، یەکێک لە دیدارەکانی لەگەڵ سەدام حوسێن بۆتە دەرفەت بۆ زیاتر چوونە پێشەوە و وەرگرتنی بەرپرسیارەتی گرنگ لە سوپادا و دەبێتە سەرۆکی ئەرکانی سوپای عێراق و تا ساڵی 1991 سەرۆکی ئەرکانی سوپا بووە و کەسی بڕیار بەدەست و نزیکی سەدام حوسێن بووە بۆ کاروباری سەربازی و سوپا. لە کاتی هێرشکردنە سەر کوێیت، نزار خەزرەجی کە لەو کاتەدا سەرۆک ئەرکانی سوپای عێراق بوو هیچ ئاگاداریەکی نەبووە لە هێرشی وڵاتەکەی بۆ سەر کوێیت. تەنانەت ئەو دەڵێت لە رادیۆ هەواڵی داگیرکردنی کوێیتی بیستووە کە هێرشەکە لەلایەن گاردی کۆماریەوە ئەنجام دراوە. بێئاگایی خەزرەجی لە یەکێک لە گەورەترین ڕووداوەکانی سەدەی 20 دوای کرد ناوبراو ڕەخنە لە هێرشی سەر کوێیت بگرێت. ڕەخنەکانیش لەو ڕۆوە بوون کە ئەو ئاگادار نەبووە. ئەوەش سەرەتای ناکۆ
سەرۆکی خەزرەجی بوو لەگەڵ سەددام حسێندا بەڵام دیارترین ڕوودا و کە کۆتایی بە ژیانی خەزرەجی لە نێو خزمەتی سەربازی هێنا کۆبوونەوەیەکی بووە لەگەڵ سەددام حسێن کە تیایدا بە سەددامی وتووە عێراق شەڕی کۆیتی دۆڕاندووە سەددام بە تووڕەییەوە ئەو کۆبوونەوەیە جێدەهێڵێت و دواتر بڕیاری دوورخستنەوەی خەزرەجی لە پۆستەکەی دەدات. ساڵی 1995 نزار خەزرەجی هەز دەکات مانەوەی لە عێراق وا دەکات ژیانی بکەوێتە مەترسیەوە بۆیە لە پلانێکی نهێنیدا بڕیاری جێهێشتنی عێراق دەدات. سەرەتا دەچێتە شاری مووسڵ پاشان بە هاوکاری حیزبێکی کوردی لە باشووری کوردستان دەچێتە ئاکرێ و لەوێ نیشتەجێ دەبێت. دواتر بۆ زاخۆ و پاشان بۆ تورکیا. خەزرەجی ساڵانی دواتر باشکرا باسی لەوە کرد کوردەکان هاوکاریان کردووە بۆ جێهێشتنی خاکی عێراق. یەکێک لە چیرۆکەکانی چۆنەتی دەرباسکردنی نزار خەزرەجی لە عێراق باگەڕانەوەی ئەیاد عەلاویە کە لە کتێبی لە نێو ئاگردا دەڵێت هەمانگی لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی کردووە بۆ ئەوەی نزار خەزرەجی لە عێراق دەرباس بکەن. لە ساڵی 2001 و لە وڵاتی دانیمارک ژمارەیەکی زۆر لە پەنابەرانی کورد داوای دادگایکردنی نزار خەزرەجیان کرد لەسەر تاوانەکانی ئەنفال و کیمیاباران و چەند بەڵگەیەکیان پێشکەش کرد بۆ پشتیوانیکردن لە داواکەیان بەڵام هەرزوو بەشێک لە سەرکردە و هێزە کوردەکان هاتنە سەرخەت و پاکانیان بۆ خەزرەجی کرد و بە بێتاوان ناویان هێنا لەو دۆسیانەدا. هەریەکە لە پارتی دیموکراتی کوردستان بەواژۆی فازڵ میرانی و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەواژۆی مام جەلال و بزوتنەوەی ئیسلامی بەواژۆی ئەحسان عەلی عەبدولعەزیزەوە سێنامەی پڕ لە پاکانیان ئاراستەی وڵاتی دانیمارک کرد و فواد مەحسوومیش کە ئەو کات ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بوو نامەیەکی ئاراستەی وەزارەتی دادی دانیمارک کرد و تیایدا بێبەریبوونی خەزرەجیان لە تاوانەکانی دژی کورد نیشاندا و بە کەسایەتیەکی نیشتیمانی و ڕاقی هاوکات خاوەن پێگا پێناسەیان کرد. ساڵی 2002 نزار خەزرەجی لامیانی لە دوانێکی ڕۆژنامەوانیدا بێتاوانی خۆی لە ئاس هەردوو تاوانی هەڵەبجە و ئەنفال نیشانداوتی من پەیوەندیم بە هەڵەبجە و ئەنفالەوە نییە منیش قوربانی دەستی هەندێک لایەنی نێوڕژێمی عێراقم کەچی ئێستا و دوای 20 ساڵ جارێکی تر دێتەوە سەر شاشەی میدیاکان و وێڕای ڕەوایەتی دان بە تاوانەکان لە پاڵەوەشدا بەرپرسیارەتی خۆی لا بەشێکی زۆر لە تاوانەکان دەردەخات. ئەمە لە کاتێکدایە کە بەرپرسان و حیزبە کوردیەکانی باشوور ساڵانێک پێش ئێستا پاکانیان بۆ کردووە و هەوڵی دەربازبوونیان داوە و دەرگای میوانداریان بۆ کردوتەوە لە کوردستان. نزار خەزرەجی باسی لەوە کردووە هەردوو حیزبە سەرەکیەکەی کوردستان لە نامەیەکدا بۆ وەزارەتی دادی دانیمار گوتیان کە من لەو بەرپرسە سەربازیانە بووم کە ڕقم لە بەکارهێنانی تونند و تیژی بووە بەڵام جۆن نیکسۆن یەکەم لێکۆڵەری ئەمریکی بۆ لێکۆڵینەوە لەگەڵ سەددام حسێن لەبارەی لێکۆڵینەوەکانی لەگەڵ سەرۆکی ڕژێمی پێشووی عێراق دەڵێت کاتێک لەبارەی هەڵەبجەوە پرسیارم لە سەددام کرد ئەو زۆر تووڕە بوو خۆی دەخواردەوە و پاشان وتی بڕۆن لەو بارەیەوە لە نزار خەزرەجی بپرسن من هیچ بڕیارێکم لەو بارەیەوە نەداوە لەو بپرسن ئەو بەرپرسی سەربازی بوو. ڕۆژی 19 ئاداری ساڵی 2003 لە سەرەتای هێرشەکانی هاوپەیمانان بۆ سەر عێراق لە چوارچێوەی پرۆسەی ئازادیدا خێزانەکەی خەزرەجی هێزامنیەکانی دانیمارکیان لە دیارنەمانی خەزرەجی ئاگادار کردەوە. دواتری هێزامنیەکان فەرمانی دەستگیرکردن و پشکنینی خاکی دانیمارکیان بۆ خەزرەجی دەرکرد چونکە پێیان وابوو یان هەڵاتووە یاخود تووشی ڕووداوێک یان دۆخێکی تەندروستی کتوپڕ بووە. بەڵام دواتر چارەنووسی خەزرەجی بە شێوەیەکی دیکە ئاشکرا بوو چونکە ناوبراو نەهەڵات بوو نەتووشی دۆخێکی تەندروستی کتوپڕیش ببوو بەڵکو لە ڕۆژی 15 مانگی ئاداری ساڵی 2003 لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە گەڕابووە خاکی عێراق کە بەپێی سەرچاوەکان گەڕانەوەکەی لەسەر داوای ئەمریکیەکان بووە بۆی بتوانن سوود لە پێگە سەربازیەکەی ببێنن لە پرۆسەی ئازادی عێراقدا. دوایەوەی ئەمریکیەکان بێهیوابوون لەوەی بتوانن سوود لە نزار خەزرەجی ببێنن ناوبراو دووبارە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە خاکی عێراقی جێهێشتەوە و چووە وڵاتی ئوردن. ئەم هەموو هاتوو چوونەی لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە دەرخەری ئەوەیە کە هێزە کوردیەکان و حکوومەتی هەرێم
هەڕێم دۆستایەتی باشیان لەگەڵ ناوبراو هەبووە و کارەسانی تەواویان بۆ خەزرەجی کردووە کە ببێتە بەشێکی گرنگی پرۆسەی سیاسی نێوخۆی عراق سەبارەت بە لێدوانەکانی خەزرەجی لەبارەی تاوانەکانی ئەنفال و هەڵەبجەوە شارپرێس پەیوەندی بە چەند بەرپرسێکی سیاسی و سەربازی ئەو کاتی حیزبە کوردیەکانەوە کرد هیچ کامیان ئامادە نەبوون لەبارەی قسەکانیانەوە هیچ بڵێن و نە پشڕاستیان کردەوە و نە لە دژی هیچ شتێکیان وێت لەلایەکی ترەوە یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان بە شارپرێسیان ڕاگەیان قسەکانی خەزرەجی هەرچی بن هیچ لە ڕاستی و گەورەی تاوانەکانی ئەنفال و هەڵەبجە ناگۆڕن و وتەکانی بۆ هەمووان جێی سەرسوڕمان و جۆرێکە لە شۆک چونکە حاشاکردن لە ڕاستیەکان هیچ لە تاوانباری خەزرەجی کەم ناکاتەوە سەرۆکی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان نامەژە بۆ دەکات کە ئەوان ناڕەزایی نامەیەک دەدەنە کەناڵی ئەلعەرەب و دەبێت پۆزش بهێننەوە و داواشی کرد کە لە پەرلەمانی عراق و هەرێمی کوردستانەوە کار بکرێت بۆ دەرکردنی یاسایەک بۆ بە تاوانبار ناساندنی ئەو کەسانەی کە نکۆڵی لە تاوانەکانی دژی کوردەکەن ئەو شێوەی تاوانی هۆڵۆکۆست کە هیچ کەس لە دنیادا ناتوانێت نکۆڵی لێ بکات چونکە تا ئێستا کورد نەیتوانیوە وەک پێویست کار بکات بۆ بە جینۆساید ناساندنی تاوانەکانی ئەنفال و هەڵەبجە وەک ئەوەی لە وڵاتانی دنیا دەکرێت هەروەگەوەشی ڕاگەیان کە بە فەرمی داوا دەکەن لە دادگای باڵای عراق و هەموو کارێک دەکەن بۆ ئەوەی لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆلەوە شوێنی نزار خەزرەجی دیاری بکرێت و بگەڕێندرێتەوە عێراق و دادگایی بکرێت لەسەر ئەو تاوانانەی کە دەرهەق بە گەلی کورد کردوونی کە خۆی بە ئاشکرا دانیان پێدا دەنێت. يعني هذه محاولة لشيطنة الدولة العراقية.